ئەو کاتت باش بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە چاردە. لە لاپەڕە چاردەش گەیشتمە پرسیاری 25 چار جاران 27 چار جاران 27 چار جاران 27 چارەکە وەکو خۆی دەنووسمەوە 27ەکە بەش دەکەم دەیکەمە 20 لەگەڵ 7 کەوانەی دادەنێم واتە چار ئەو چوارە دەبی جارانی 20 کەم ئەو جارانی 7 کەم. چار جاران 20 لێرە چار جاران 7 کەوانە و لە مابەینیان کۆکردنەوە. چار جاران 20 چار جاران 2 دەکا 8 و سفرەکەی دەینمە خوارێ. چار جاران 7 دەکا 28 ئێستا ئەو 28ەی دەینین ئاوا لە خوارەوەی هەشتای دەنووسم کۆی دەکەمەوە 0 و 8 هەر 8 8 و 2 دەکا 10 واتە ئەنجامی لێکدانەکە دەکاتە 108. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 26 18 کۆ 26 زۆر ئاسانە. دوو زیاد دەکەی لۆ 18 دەبیتە 20 دووش کەم دەکەی لە 26 دەبیتە 24 20 و 24یش 44 ئاوا 18 لێرە 26 لێرە ئەو دوای زیاد دەکەین لۆ 18کەی دووش کەم دەکەین لە 26 چونکە دەمانەوێت 18 بکەینە 20 بێگومان ڕێیدیش هەیە ئەو 20ی بکەیە 30 یان بکەیە 20 26ەکەش پاشان 18 و 2 دەکا 20 ئەو مەبەستم بوو 18کەی بکەمە 20 کۆی دەکەمەوە لەگەڵ 24 کە کۆی دەکەمەوە دەکاتە 44 کاتە زۆر ئاسان بوو زۆر ئاسان بوو. گەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 27 پرسیاری 27 چار جاران 53 چار جاران 53 53 یەکەم بەش کردیە 50 لەگەڵ 3 کەوانەم دانایە هەتا دیار بی کە ئەو چارە جارانی 50 پاشان جارانی 3 پاشان ئەنجامی کۆ دەکەمەوە ئەنجامی لێکدانەکە 4 جاران 50 و 4 جاران 50 زۆر ئاسانە 200 4 جاران 5 20 سفرەکەش دێتە خوارێ 4 جاران 3 دەکات 12 ئێستا 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 20 ئەوها دەکاتە 212 212. بگەڕێمەوە گەشتمە پرسیاری 28 64 کەم 29 ئەو پرسیارەش زۆر ئاسانە 29ەکەی بکە 30 واتە کۆی بکەوە لەگەڵ یەک هەمان کات 64ش کۆ بکەوە لەگەڵ یەک چونکە کەمە لێرە 65 کەم 30 دەکات چەند 65 کەم 30 ئاوا بینووسین ببور 65 کەم 30 دەبی بکاتە 35 وەڵامەکە دەبی بکاتە 35. پرسیاری 28ش تەواو بوو. پرسیاری 29 24 32 16 دەبی کۆیان بکەینەوە. پرسیاری 29 24 32 لەگەڵ 16 ئەمە لێرە چم کردیە ئاڵوگۆڕم کردیە بە 16 و 32 16کەم هینایتە نزیکی 24 لەبەر چ پاشان بە یەکتر بەستن 24 و 16 لەبەر ئەوەی
لێرە دیتم 4 هەیە، لێرە 6 هەیە کە 4 و 6 کۆ دەکەینەوە دەبیتە 10. بێگومان دەبی خوێندکاری ژیر سەرنج بدەی، زۆر وشیاربی، یەکسەر ببینی ئەگەر لە ژمارەیەک یەک هەبوو لە ژمارەکەی دینۆ کەوا سەرجەمیان دەبیتە 10 یان 2 کۆ 8 یان 3 کۆ 7 یان 4 کۆ 6 یان 5 و 5. ئەوە زۆر باشە ئەگەر سەرنجی ئەو جۆرە ژمارانە بدەیت. لە کاتی کۆکردنەوە ئاسانە. 24 و 16 کە کۆی دەکەینەوە 4 و 6 10 23 40 22 40 سیب ببورن 4 و 6 10 22 30 دەکاتە 40. ئەو جا ئەو 32 دێتە خوارێ. ئێستا زۆر ئاسانە. 32 لێرە دادەنێی دەکاتە 72 سەرجەمەکە دەکاتە 72. پرسیاری 29 تەواو بوو. بچمە لای پرسیاری سی. پرسیاری سی هەست دەکەم کە شیتەڵم کرد، هەستم کرد زەحمەتترین پرسیار بوو. نازانم لەو کتێبەی پرسیارەکان بە ئاسانی و زەحمەتێکیان ئەوانیە یەکەم جار پرسیارە ئاسانەکان بێن پاشان بەرەبەرە زەحمەت بن. زۆر بە بێسەروبەری پرسیارەکاندان دراینە. باشە، ڕاهێنانی سی. ڕاهێنانی سی 19 جاران 4 19 جاران 4 ئەمە لێرە 19کەم وەکو خۆی هینا خوارێ 4 بەش کرد بۆ 10 لەگەڵ 4. ئەوجا 19 بە یەکتر بەستن لەگەڵدا لە ناو کەوانەی دامنا. پاشان ئەو 19 دەبی جارانی 4 بکەم، بەڵام چونکە زۆر زەحمەت دەبوو 19کەشم لێرە بە شیەوە کردمە 10 کۆنۆ ئەوجە جارانی 4م کرد. لێرە زۆر ئاسانە کە 19 جارانی دەی یەکەم 19کەی دەنووسم، سفرەکەش لە تەنیشتی دادەنێم، ئەوجا ئەو 4ەی جارانی 10 جاران 4 لێرە دەنووسم لە کەوانەی بە یەکتر بەستن، پاشان 9 جاران 4. ئەوجا لە هەنگاوی پاشتر 190 هەردەینمە خوارێ 10 جاران 4 دەکات 40 9 جاران 4 دەکات 36. ئێستا دەبی بچمە لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەیەی لە بیرتان نەچی 190 کۆ 40 کۆ 36. لێرە 190م بە یەکتر بەستن لەگەڵ 40 لەبەر چ؟ لەبەرەوەی دەمەوێ ئەو 190ەی بکەمە 200 لێرە، لەبەر هەندێک دەی زیاد دەکەم، ناچارم لەو 40ەی دەی کەم کەمەوە. 36کەش هەروەکو خۆی بنووسمەوە، هەرچەندە ڕەنجی گۆڕایە بەڵام دەبوایە نەگۆڕابە چونکە هەر هەمان 36 نەگۆڕایە تا ئێستا. ئێستا 190 کۆ دەکات 200 هەمان کات 40 کەم دەکاسی لە هەمان کات بە یەکترم لە یەکتر بەستنەوە بە یەکتر بەستن چونکە دەمەوێ ئەو دوانە کۆ بکەمەوە لە هەنگاوی داهاتوو. ئەو 36 تەماشاکەن هەتا ئێستا هەروەکو خۆی دێتە خوارێ. ئەوجا 200 کۆی دەکەمەوە لەگەڵ سی کە زۆر ئاسانە 230 ئەوە 230 بۆ 230. ئێستا 230 کۆ دەکەمەوە لەگەڵ 36 ئاوها 6 دێتە خوارێ 3 و 3 6 دووش دێتە خوارێ دەکاتە 266. سەرجەمەکە یان ئەنجامی لێکدانەکە دەکاتە 266. هەستم کرد ئەوە پرسیارەکی ئاسان نەبوو. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 31 زۆر ئاسانە. ئەو 118 بکە 120 واتە 2 زیادکە لە هەمان کات 2 کەمکە لە 126 کە دەبیتە
124 کۆ 120 124 کۆ 120 زۆر ئاسان دەبی 124 کۆ 120 124 کۆی بکەمەوە لەگەڵ 120 4 لێرە 4ش لێرە 2ش لێرە 244 ئەوە تەواو بوو 244 دەچمە لای پرسیاری 32 پرسیاری 32ش هەز دەکەم ئاسانە 37 بکە چل واتە بکە 140 واتە 3 زیادکە لۆ 37ەکەی لە هەمان کات 3ش زیادکە لۆ 293 کە 3مان زیاد کرد لۆ 293 دەبیتە 296 296 296 کەم 140 لۆ هەردووچیان 3 زیاد دەکەی 6 سفری لێ بڕوا هەر 6 9 4 لێ بڕوا 5 2 1 لێ بڕوا 1 کەواتە جیاوازیەکە دەکاتە 156 156 دێمە لای پرسیاری 33 پرسیاری 33 765 دابەش 9 765 دابەش 9 لێرە ئەمن ئەو پرسیارش زۆر ئاسان نییە ئەوەی ڕاستی بی نازانم ڕەنگە ئەو ڕێی ئەمن گرتبم لەو ڕێی ئاسانانە نەبی بەڵام ئەمن 765 دەبی بەش بکەمە 2 بەش هەر بەشەی دەبی بتوانم دابەشی کەم بەسەرنەوە بە بێمانەوە ئەوجا لێرە خوێندکاری ژیر دەبوایە بزانی چەند جارەکانی 9 چەندەواتە دەبی بزانی 9 18 27 36 45 54 63 72 81 9 دەبی ئەو ژمارانەت وەکو ئەو ژمارانە بی واتە لێرە ئەمن 72 هەیە لەگەڵ 45 و 72 بەکارهێنا ئەتوش دەتوانی هەردوو ئەو دوانە بەکاربێنیان ژمارەی دی بەکاربێنی کە لەو خشتەیەی هەیە باشە 720 و 45 دوایە هەردووچیان هەر یەکە بە جودا دابەشی 9 دەکەم 720 دابەش 9 واتە 72 دابەش 9 45ش دابەش 9 72 دابەش 9 دەکا 8 سفرەکەش دێتە خوارێ 45ش دابەش 9 دەکا 5 ئێستا زۆر ئاسان بوو 8 کۆی بکەمەوە لەگەڵ 5 دەکا 85 واتە ئەنجامی دابەشکردنەکە کردیە 85 لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتەوانەی داهاتوو هەر بژی